پەدەکات تەسفیەی ناوخۆیی و تیرۆرەکانی بە پەکەکە پەردەپۆش دەکات. ماوەیەکە کێشە ناوخۆیەکانی نێوان باڵەکانی پەدەکە گەشتونەتە لێواری لێکترازان و تەقینەوە. هەڵبژاردنە ناوخۆیەکانی ئەم دوایەیە و پارتە بووە هۆی دەست لە کارکێشانە و وازهێنانی سەدان بەرپرس و کادر و ئەندام. بەڵام پاراستن و بەشێک لە ناوماڵی بارزانی بۆ پەردەپۆشکردنی ئەو ناکۆکی و ململانەیانە چەند کردەوەیەکی تیرۆریان ئەنجامدا و دواتریش خستیانە ئەستۆی پەکەکە و لایەنی دیکە. هەر باڵێکی ناو پەدەکە دەیەوێت هەژمونی خۆی بەسەر باڵەکەی دیکەدا بسەپێنێت. بۆ سەپاندنی ئەو هەژمونەش هەر باڵێک پیلان دژی ئەوی تردا دەڕێژێت کە بە تەسفیەکردن یان ڕووداوێکی تیرۆر کۆتایی دێت. دواتریش ڕووداوەکە دەخەنە ئەستۆی هێز و لایەنی سیاسی دیکە بۆ ئەوەی خۆیانی لێ دەرباز بکەن. تەسفیەی ناوخۆ و تۆمەتبارکردنی ئەوانی تر. نوێترین تەسفیەی حساباتی ناوخۆی پەدەکە تەقینەوەی بۆمبێکی لکێنراو بوو بە ئۆتۆمبیلی بەرپرسێکی لخی 22 گەرمیاندا. ئەم ڕووداوە دوای شەڕ و پەلاماردانی دەستە و یەخەی ئەندام و کادرانی پەدەکە هات لە هەڵبژاردنە ناوخۆیەکان لە سنووری گەرمیان و لقی 22. ئەم شەڕ و ناکۆکیانەش لە نێوان باڵەکانی ئەو پارتەدا ڕوویدا و کاتێک ئەنجامەکانی هەڵبژاردنەکە لە بەرژەوەندی باڵی نێچیروان بارزانی کۆتایی هاتوو با دڵی باڵی مەسرور بارزانی نەبوو. مانگی ڕابردووش تەرمی لیوا موحسین ڕەشید لە ماڵەکەی خۆیدا دۆزرایەوە و هاوژین و کەسوکارەکەی ئەویان ڕاگەیاندووە کە لیوا موحسین هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی و دەرونی و کەسی نەبووە. ئەوەش گومانەکانی لە ناو خۆی پەدەکە لەسەر پاراستن زیاتر کردووە. پرسی سووتاندنی بازاڕەکانی هەولێر و دهۆک و ململانەی سەرمایە گوزاری باڵەکانی ناو پەدەکە کە هەر ڕۆژە و بازاڕێکیان دەسووتاند و بۆ ئەوەی زەوی و دوکانی باو بازاڕانە بۆ خۆیان قۆڕخ بکەن، بەڵام کاتێک بکەری ئەو ڕووداوانە دەرکەوت لە خۆیانە شانۆگەریەکی ساختەیان داڕشت و ئەو ڕووداوانەیان خستە ئەستۆی پەکەکە و یەنەکە. ئێستا لە ناو پەدەکە 3 باڵی سەرەکی هەیە. ئەوانیش باڵی یەکەم مەسعود بارزانی و مستەفا بارزانی و وەیسی کوڕیەتی، دووەم مەسرور بارزانی، سێیەم نێچیروان بارزانی. ناکۆکی نێوانە و 3 باڵا وای کردووە پاراستن هەڵمەتێکی کوشتن و ڕفاندن و تەقینەوەی ئۆتۆمبیلی ژمارەیەک بەرپرس و حزبی سەربازی دەست پێ کردووە. هەر لەو چوارچێوەی تەسفیانەی ناوپەدەکە بە پێی زانیاریەکانی ڕۆژنیوس لە مانگی ڕابردووە تا ئێستا ژمارەیەک بەرپرسی حیزبی و سەربازی پەدەکە لەلایەن خودی دەستگای پاراستنەوە ڕفێنراون و تا ئێستا چارەنووسیان نادیارە. لەم دوایەشدا لە سنووری سلێمانی ژمارەیەک بەرپرسی ئەو پارتە لەلایەن پاراستنەوە ڕفێنرا بوون کە سەر بە باڵی نێچیروان بارزانی بوون، بەڵام دواتر لە ژێر فشاری ئەودا ئەو بەرپرس و کادرانە ئازاد کران. ئەنجومەنی بەناو ئاسایشی هەرێم داڕێژەری پیلانەکان. ئەنجومەنی بەناو ئاسایشی هەرێم کە کوڕەکەی بارزانی بەڕێوەی دەبات داڕێژەری پیلان و نەخشەی ئەو ڕوودا و تەسفیەکردن و تیرۆرکردنانەیە کە لە ناو خۆی پەدەکە و هەرێم ڕوودەدەن. دواتر بە ڕاگەندراوێک پەردەپۆشیان دەکات و دەیان خاتە ئەستۆی پەکەکە یان لایەنێکی دیکەی باشوور. ئەنجومەنی ئاسایشی پەدەکە لقێکە لە دەستگای میتی دەوڵەتی تورک لە هەرێم کە ئەرکی هاوبەش بەڕێوە دەبن. لە نوێترین سیناریۆی ئەنجومەنەکەدا باز لەوە دەکات کە گوایە تەقینەوەی ئۆتۆمبیلی بەرپرسەکەی پەدەکە لە گەرمیان پەکەکە ئەنجامی داوە بەبێ ئەوەی بچووکترین لێکۆڵینەوە بکەن، خێرا و بەبێ بەڵگا دەلیل و بەیاننامەیەکی چەواشەکارانە بڵاو دەکەنەوە و پەکەکە تۆمەتبار دەکەن. لە کاتێکدا لایەنە ئەمنیەکانی سنوورەکە دەڵێن تا ئێستا نازانرێت کێ ئەو کارەی کردووە. ئەنجومەنی بەناو ئاسایش لەگەڵ میت تاوانەکانیان لە هەرێم ئەنجام دەدەن و دواتریش هەر خۆیان لەسەر ئەنجامی تاوانەکانیان بەیاننامە بڵاو دەکەنەوە و دەیخەنە پاڵپەکەکە بەبێ ئەوەی هیچ لێکۆڵینەوەک بکەن و لیژنەیەک لە شوێنەکە بێت، وەک ئەوەی بەردەوام لە بۆردومانەکانی شەنگال و پێنجێن و گەرمیان و شاوخ و چیاکان ئەنجامی دەدەن. خێرا زانیاری هەڵە و چەواشەکارانە دەدەنە ڕایگشتی. ئەنجومەنی ئاسایشی پەدەکە بێوەستان و هیچ لێکۆڵینەوەیەک ڕووداوەکان دەخاتە پاڵپەکەکە لە کاتێکدا ئەرکی پەکەکە بۆ گەلی کورد و ڕایگشتی و جیهانیش زۆر ڕوون و ئاشکرایە کە ئەو بەرەیی پەکەکە شەڕی لەگەڵ دەکات و بە دوژمنی خۆی دەزانێت دەوڵەتی داگیرکەری تورکە و نەک سووتاندنی بازاڕ و تەقاندنەوەی ئۆتۆمبیلی ئەو